لا هەرجێک بینەربان سڵاتانە ببینەرانی عزیزی شارپرس من مەریوان جەبار ڕاستەخۆ لە یەکێک لە بەنزخانەکانی شاری سلێمانیەوە لەگەڵتانم لە ماوە ڕابردوودا گرانی نرخی کاڵا و شتومەکان تا ئێستاش یەکێک بوو لە کێشە هەرە گەورەکان کە بەرۆکی کۆمەڵگەی کوردی گرتبوو لە چوارچەوەی کاڵا و شتومەکاندا گرانی نرخی بەنزین و سوتەمەنی یەکێک بوو لەو کێشانەی کە تا ئێستاش بەردەوامە بەرۆکی شۆفێران و هاوڵاتیانی لێکەوتەوە گرتووە لە دوای ئەوەی کە گرانی نرخی بەنزین بە جۆرێک لە جۆرەکان ناڕزایەتی بەشێکی زۆر لە شۆفێران و هاوڵاتیانی لێکەوتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری سامانە سروشتیەکان کەمال ئەتروشی ڕایگەیاند کە لە 23 مانگ کە ئەمڕۆ دەکات نرخی بەنزین بۆ شێوازە بەرزە نامێنێتەوە و نرخی بەنزین بۆ هەر لیترێک بەنزین نرخەکەی دەبێتە 650 دیناری عێراقی لە کاتێکدا تا ئێستاش نرخی بەنزین هەروەکو خۆیەتی و ئەمڕۆ کە دواوادە بوو بۆ دابەزینی نرخی بەنزین بەڵام نرخی بەنزین هەروەکو خۆیەتی و دانەبەزیەوە بۆ ئەو نرخەی کە وەزیری سامانە سروشتیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژەی پێدا هاوکات سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان عەلی حەمەد ساڵح ڕایگەیاند لە ئێستادا ڕێگا چارەی پێویست خراوەتە ڕوو لەلایەن لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی گرانی نرخی بەنزین بەڵام ئەو دەڵێ لە ئێستادا حکومەت وەلایەنی پەیوەندیدار گوێ بۆ پەیامەکانی ئێمە ناگرێت وەکو لیژنەی سامانە سروشتیەکان هاوکات لە ماوەی ڕابردوودا جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کە چەند بازرگانێک کە بە پەنجەی دەست دەژوێرن لە هەرێمی کوردستان لەلایەن سامانە سروشتیەکانەوە سەرپشت کراون بۆ ئەوەی کە بەنزین بێنن و بە جۆرە لە جۆرەکان نرخی بەنزین دیاری بکەن ئێستا دەمێ وچمە لای بەشێک لەو شۆفێرانەی کە لە بەنزخانەکاندا بەنزین تێدەکەن سڵاوت لێبێ ئەمڕۆ بەنزینت بە چەند تێکن وڵای بە 850 تێم کردووە دیارسان ناوەڵا نۆرماڵم تێکردووە وەزیری سامانە سروشتیەکان چەند ڕۆژی ڕابردووە ڕایگەیاند کە 23 مانگ نرخی بەنزین بۆ هەر لیترێک دەبێتە 650 دینار بەڵام ئەمڕۆ کە دواوادە بۆ تاوەکو ئێستا دانەبەزیوە پێشبینی دەکەی تۆ وەکو وڵاتی وەکو شۆفێرە کە نرخی بەنزین دابەزێت ناوەڵاتێک ساوی بەنزیخانەکە ببینید 850 تێکە قسە مەکە ئەم سامانە سروشتیانە حەزەکە بە 1020 بە خەڵکو بەخوا باوەڕ ناکەم دای بەزێنە بەس لێرەوە چ پەیامێکەیە بۆ وەزیری سامانە سروشتیەکان وەڵای ئێمە تەکسیمان بێ بە قورئان دەری ناکاتە بۆ ئێمە هیچ دەری ناکات ینی بەنزینەکە زۆر گرانە نەفەرەکان زۆر خۆیەتی سامانە سروشتیەکە گرانیشی کردووە با نەفەرەکەشمان بۆ گرانکە کاکە وەڵای قەت باوەڕ ناکەم بەرزانێکە ئەی باوەڕ نییە لەبەرەوەی بەنزین حەزەکەن گران بێمە ئەمان پارێ زۆر پایەکە لە بەنزین عنی لەگەڵەوە دایکە نرخی بەنزین ئابۆ شوازە بەرز بۆ تۆ نەفەر و هاوڵاتی باجەکەی بات وڵای خزە من تەکسیم بێ وەڵام باشەکەی ماوەیە سەعالی حازر ئەسێ بە نەفەرە لە 4000 با بەلاغم چییە عنی کەسا بۆ ناکە لە وڵاتی ئەمە لای باوەڕیش نییە بەنزین ئەرزانکە لەبەر ئەمە کەسابەتی ئەوەی کەم نەکردوێتەوە لە کاتێکدا هاوڵاتیان ڕەنگە پێشتر زۆرتر تەکسیان بەکاربێنە بەڵام لە ئێستادا بەهۆی گرانبوونی نرخی تەکسیشەوە ئەگەر نرخەکان گران کرابێت لەلایەن